بەدیلەکانیش بەکار نایانێ مثلا ئەستا ئەو مۆزوعەکەی تەنها لە بینی وەسیلە و ئامانجی حەسر کردەوە ڕاست ینی وە دەزانێت ئیتر حیات بەس ئەوەیە چۆن بزانی وەسیلەکەی بەکاربێنی چۆن بتوانانی ئامانجەکەی بەکاربێن لە کاتێکدا کە بەدیلیش هەیە ئەگەر ئارەزووی لێبێ دەتوانە بەدائیلی کە بەکاربێن مامۆستا کارزان باسی کردگوتی ئەو خۆشیانە یاخود بەدەستهێنانی ئامانجەی کاتیە یعنی ئەو خۆشە کاتیە بە هەمان شێوە خەمەکانیش کاتیە یعنی ئەوە دەبی ئەو دوو معادلەمان لە پێش چاوی یعنی هەر وەکو چۆن ئەو خۆشیانی کەوا دەیچێژینی وەری دەگرین لەو ژیانە کاتیە بە هەمان شێوە خەمەکانیش کاتیە پرسیارە گەورەکە ئەوەیە چۆن مامەڵ لەگەڵ ئەو خەمە بکەم یعنی زۆر جارەمە تووشی خەم و خەفەت و معانات دەبێت باشترین حل ئەوەیە تەحدیدی خەمەکە بکەیت تەحدیدی ئەو خەمە بکەیت هۆکارەکان ئایا هۆکار چییە ئایا دەتوانم ئەو هۆکارانە چارەسەر بکەم دەتوانم ئەو هۆکارانە چارەسەر بکەم پاشی ئەوەی ئەگەر دەتوانم هۆکارەکان چارەسەر بکەم ئایا خاڵی بەهێزی من چییە لە بۆ چارەسەرکردنی ئەو هۆکاران کەواتە ئەگەر مرۆڤ بە شێوازێکی لۆژیکی بیر بکاتە ئەو زۆر باشترە لەوەی بە شێوازێکی بڕک عاتفیانە بڕوانتە بارودۆخەکەی لە هەندە حاڵەتی دەبی عاتفەی بەکاربین بەس لە هەموو حاڵەتەکی نا بۆ گەنجێکی وەربگرین گەر عاشق بی لە گەنجی خۆی کچەکەی لە بۆ نەبوو بەهۆی ئەو کەم دەرامەد بووە تەماشا دەکەی گەیشتە ئێستا ڕەنگە پارە شێبی داهاتی شێبی ژدیشی هەبی منداڵی شێبی هەمووشتەشی هەیە بەس تووشی چ بووەوە ڕاست دەری ئاخ لە بۆ یارە کۆنەکەم لە ئاخ هەر 24 ساعت فقر لەو شێ دەکا یارە کۆنەکەی کەلۆی نەبووە لە ڕابردووەکەیە ناست وەرە ئێستا بژی ئایا ئەو کۆبڵەشتە چی ئێستا بەدەستە بهینایە لە ئێستا چم بەدەستینایە پێشتر خانوم لە ئێستا خانوم هەیە پێشتر سیارم لە ئێستا سیارم هەیە پێشتر ژنم نەبوو خێزانم لە ئێستا خێزاندارم منداڵم هەیە ئەو مشتم بەش ئەو نیعمەتە ئەتوو شتێکی باشت بەبیری نامەوە بزانە کوردەواری خۆمان دەڵێ شەکری خەڵکی لە شەکری تو شیرینتر نییە سیرکە ئەو ئۆتۆمبیلەی کە تو خۆزگەی بۆ دەخوازی کە ڕۆژێک لە ڕۆژان ئیتو بواە و لە پەنایدا وێنە لەگەڵ بکردبایە ڕەنگە خاوەنەکەی ڕۆژانە دەیان جار دەچێتە ناوی و سولفیشی لێدە و ڕەنگە وەکو کەرستە و ئامێرێکی گواستنەوەش بەکاری بینی هیچ هەست بە جوانی ئەو ئۆتۆمبیلەش ناکە ئەو باخەی کە ئەتوو حەزت دەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئیتو بایە و بچوبایە ناوی و لەژێر سێبەری دارەکان دانیشت بای خاوەنەکەی ڕۆژانە دەیان جار دەستە ناوی و هیچ هەست بە بۆنی گوڵەکان و سێبەری دارەکانیش ناکاتون و ڕەنگە هیچ هەست بە جوانی ئەو باخەش نەکە کێشەی مرۆڤی ئێمە ئەوەیە کاتێک کە شتێک دەبتە موڵچی ئێمە قەدر و قیمەتی نازانین یعنی ئەمە کێشەمان لەگەڵ موڵچیەت هەیە ئێستا باسی ئەومان کرد گوتمان کاتێک کە ئینسان دەگاتە ئامانجەکە دەبتە موڵچی ئیتر قەدر و بەهایەکی لا نییە لە کاتێکدا خۆی زۆر گرینگە ئینسان لە ژیاندا سوپاسگوزار بی لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێبەخشیوە چونکە ئەو نیعمەتانە ئێستا وەرە سیرکە ئەگەر مرۆڤ تۆزێک بەژیری بیر بکاتەوە لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێبەخشیوە و لەسەر ئەوانەشی کە پێی نەبەخشیە تەماشا دەکەی ئەو نیعمەتانەی کە بەتوی بەخشیە زۆر زۆرترە لەوەی کە بەتوی نەبەخشیە واللهی وەرە ئێستا قایمەکی دانێ لیستەکی دانێ وەرە بینوسین بەیەکەوە بڵێم کاکە وەرە بزانم چەند نیعمەتە خوای گەورە بەتوی بەخشیە بزانێت چەند شتی دەنووسین بەیەکەوە لەسەر یەک دوو شت کە خوای گەورە بەتوی نەبەخشیە ئەتوو بۆ وا دەکەی مەسەلەن ئەو هەستە ناخۆشە لە خۆتدا دروست دەکەی کە هەستێکی مەسەلەن ناخۆش وەکوەی کە ئەو شتە بۆ تو نەبوویتر دنیا کۆتایی پێ هات دەزانی زۆر جار ئینسان کاتێک کە تووشی حاڵەتە چیش دەبی مەسەلەن حەدەسێک کێشەک گرفتێک مەسەلەن ئازایەتی لەوەی دانیە کە تو خۆت ڕادستی کێشەکە بکەیت هیچ ئازایەتێک لەوە دانیە کە خۆت تەسلیمی ئەو خەمە بکەی هەستی ناخۆشبوون لە خۆتدا دروست بکەیت ئازایەتی ئینسانەکە لەوەدا بە دەردەکەوی کە تو ڕوبەڕووی کێشەکان دەبیەوە ڕوبەڕووی ئەوە دەبیەوە کە ژیان بکەیت لەگەڵ ژیان ببێت دۆست جا زۆر جارەگە تێبینی بکە ئەو کەسانەی کە مەسەلەن هەستی ناخۆشیان هەیە دایمەن مرۆڤانێکە خۆیان خۆش ناوێ بۆیە تووشی زۆر جا حاڵەتی خۆکوشتنیش دەبنەوە چونکە ئینسان ئەگە خۆی کوشت ئەو جەستەی خۆشویست قەت بیر لەو بابەتانە ناکاتەوە بیر لە نیاز و ڕازێکی خراپی نابی بەڵکو دائیمەن بیر لەوە دەکاتەوە کە چۆن بەرەنگاری ژیان ببتەوە بەرەنگاری سەختی و کۆسپی و تەگەڕەکانی ژیان ببتەوە چونکە لە بیرتان نەچی تەحەدی ئینسان دروست دەکات سەختی و ناخۆشی ئینسان دروست دەکات بەرەو پێشەوەی دەبا هەر ئینسانێک لە ژیاندا کاتێک کە تووشی ناخۆشی و تەنگ و چەڵەمەیەک دەبتەوە بڕواتان هەبی ئەوە دەبی شانازی بۆەوە بکە کە ئەو کۆسپوتەگەرەی هاتە پێشی بۆی دروست بی
من زۆر زیاد دەڵێم وڵی ئەگەر ئەمن ناخۆشیێک شتێک دێتە پێشم ئەمن سوپاسی ئەو خوای گەورە دەکەم ئەوە نیشانەی ئەوەیە کە دیارە دەیەوێت ئەمن دروست بم دەیەوێت ئەمن بەرەو پێشەوە بڕۆم دەیەوێت ئەمن ینی لە شتێکدا سەرکەوتوو بم ئەژینە بۆ ئەو شتانە دێتە